ئێستاوا لە ئەوەیە ئەڵمانیا ئەوەشی مەسروری ئامۆزا و خەزووری ئەویش پارەیەکی خەیاڵیدایە بەس چونە ژۆرەی هەر نەفەرێک بە $40,000 جگەرەوەی ئەوانە شوێنی زێڕین دەکردن یعنی ئەو شوێنانەی کە دەرەجە ئولەیە بە $1,000,000 دەڕوە تا ئەنە جەگە هۆڵ بکەیەوە هۆڵ بگری سیمینار بکەی بەنمونە یعنی دیدار بکەی ئەوانە هەموو پارەیە دەستە سەرێ دێتە سەری هەموو ئانەی لە ئەوروپازان کە تو شتێک دەکڕی دەرێت چ دەیۆکو سیارە هەموو ئانەی لۆ زیاد دەبیتن تاوان کەس نایگاتێ منتیقەکە هەموو حەسم دەکرێتن لەبەر ئەوەی شوێنەکە لەبەرەوەی دەیان بەرپرسی بیزنس و مەسئول دێ لە ڕووی ئەمنیۆ 2 کیلۆمەتر لەولاتر ئەوە دەکرێتن ئەو لافاوەی هەولێرش هاوڕێیان ئەوە تا دەمرین تازە هەروە دەبی هەتاوەکو ئەو ئی پێشترێ ینی بە ئیشدام لەەوە قۆناغی نەوزات هادیە زۆر ئەم بە فەوزا کرایە هەمیش خۆ لەو هەولێرەی یعنی ئەسە نزیک 2 ملیۆن کەسی تێدایە کەسی ئەو ئاوەڕۆیی دروست کرایە هەر ملیۆنێک کرایە زائیدەن هەروە دێ گەڕک دەکەنەوە خەڵک دەینن شوقە دروست دەکەن بەبێ ئەوەی هیچ پرۆژەیەکە بی ئایا 10 ساڵ لەمەوبەرداد و چی لێدێ هیچ نییە هاوڕێیان بەدەست پێ بکەین هەندە قسە و باس لێرە دەکەین ببورن ئەو پەیجەمان هەم نوێ و هەم کاتیشە دوای ئەوە هاوڕێیان هەموو پێیت ئەزام سەرم لەنگۆ شێوانێ لە خۆش و شێوانێ بڕوا بکە بەس لە شوێنی من بی یعنی تەسلیم دەبی هەموو هەوڵەکەوەیە ئێمە دەنگەکانمان بڕوا نەمینێ تەسلیم بین بێزار بین بەس ناکی خاوە تا ئەنا وزارش ئەو ڕۆژە لە پەیجەشیان دادوای چەند سەعاتە چی نامانەوە ئەگەر ئەو زارەشێتان داوە دڵنیاتان دەکەم دەیهێنینەوە دڵنیاتان دەکەمەوە ببورم هاوڕێیان دەمەوێەوە بڵێم یەک دوێنێ دادگای ئەمریکا فیدرالی ئەمریکا لە واشنگتن بە فەرمی نامەی دایتە نوێنەراتی حکوومەتی هەرێم کە دەبێت هەموو ئەوانەی ناویان لە سکاڵاکە هاتیە ئامادەی دادگا بن یان ئەوە تا پارێزەرەکانیان بێ وا پیشاندرایە کە ئەمر قەبزی دۆ مەسرور بارزانی دەرچوە نە بەو شێوە نییە هاوڕێیان ینی مۆزوعەکە ئەوە پرۆسەی دادگایە هەندێک شتی قانونی هەیە دەوی پارێزەری ئەوانە شکایەتیان لێکردی ئەو پارێزەرانە هەمووی بە خەڵک یعنی ڕێچکە قانونیەکان بگرن تاوان ئەوە چەند مانگێکە ئەو پرۆسە هەیە یەکەم جار بۆ زانیاریتان لە دوبەی وازانم هەڵەنام لە دوبەی بووم مایکل ڕۆبن بە ناوی وان دیدارە شیرەگەر بە پرسەشی باڵای پارتی کرد وتی ئەو کەیسە هەیە دەبی ئاگادار بن شکایەتان لەسەرە تاوان ئەو کاتی دەکرا سڵح بکرێ ئەوەی ئەم بزانم تاوان هاوڕێیانە من ئەگە شکایەت کرد بم ناتوانم لێرە قسە بکەم ناتوانم لێرە قسە بکەم بۆ زانێ لەبەرەوەی لە ڕووی قانونی لەسەرم دەکەی بەس من مجرد کەیسی خۆمدایە و هاتنەگە من دانیشتم سەرنجی خۆمدا و کەیسەکەی خۆشم پێداون ئەگەر بانک کراین بە چی شایەتی دەدەین بەس ئەمە شکایەت ئەگەر بانک کراین تاوان هەمووانە شکایەت دەکەن بانک ناکرێن مەلەفەکە لەوێ دەبتا بۆ زانیاریتان شتەکە وایە ماسەرەن بەندەکێ لە بەندەکانی 5,000 کەس وەردەگرن لە دادگا دەڵێنە حاکمی خەڵک گیرایە کوژرایە تەعزیبرایە هەیە ڕەنگی حاکم یا مەحامیوان قسەک تەمەشا بکەن ئی چەند کەسەچە ئاو بێنەوە دەست بشۆ ڕەنگی هیچ تەمەشا نەکەن بۆیە شکایەتی هەموو خەڵکانی تر کە ڕئیسی نینە وەکو ئەینە وەردەگیرێ بۆ زانیا وەکو ئەینەی پێدەگوترێ لە عەرەبی بۆیە ئەمە شکایەتم بکرد با ناوێرم یەک قسەی بکەم سەمەکی ئامێدی شکایەتی کردیە بڕۆ ببینن یعنی لە چوارچێوێکی دیاریکراوە دەوێتوانێت قسە بکە بێمەوە سەر ئەوە هاوڕێیان سێجار ئەوە سێم جارە ئاگاداریوان دەکرد جاری یەکەم بە فەرمی یعنی بەر لە دادگایەکە کە لەگەریان دانیشتن نازانم بەڕاستی مودەتەکەی چەندە چەند نییە جاری دووەم کە لە 30 جانیوەری بوو تەسلیمیان کرا تەسلیمی حکوومەتی هەرێم کرا تا ئەن پێشترش بۆ زانین بەرسی هەموو دۆستەکە تەسلیمی ماڵی بارزانی کرایە مەسعود بارزانی و مەسرور بارزانی و کوڕەکانی وازام کەس کە ئاگای لێ نەبووە هەر دەڵێن شۆک دایانی گرتیە هەموو ئەوانەی ناویان تێدا بە خانەوادەی بارزانیش مەسە سیروانە سودادە نیادە نازانم زۆرن ئەوانەش ئاگیان لێ نەبووە لە سوسیال میدیا خوێندیتیانەوە شۆک دەن ماڵی بارزانی مەسعودی بە کەسیان نەگوتێ کاکە ئەو شکایەتە هەیە لە گۆڕێ بۆ زانێ بە کەسیان نەگوتیە
بەس بە خۆیان زانیتیان یەک مانگ بەر لە ئێستا ئەوە نیانی بێ بارزاق ساب و هێرش و کورە فاز ئەوە غەفور خۆشنا و شێخ باز و دەیان ناوە کەس نەیزانیە لە سوسیال میدیا هەموو شۆکدانی گرتیە هاوڕێیان بۆیە جاری دووەم کە درا مەحکەمەی بەس وەکو گوتم مانگێک پێشترێت تقریبەن بە فەرمی 170 چکو دەڵێن هەندە ئەو زانیاری لای من هەیە هاوڕێم نەو قسانەی دەکەم زانیاریە وەکو ڕۆژنامەنووسە کە لای من هەیە مانگێک پێشتر ئاگادار کرابوون بەر لە 30 جانیوەری تقریبەن لە دیسێمبەر ئاگادار کرابوون دوای ئەوە لە جانیوەری تەسلیمی مەحکەمەی کرا هەر نەچوونە دوێ بخەم سادیشی زۆر یان فشیان پێدێ بەو شێوەیە زیاتر ڕەفتار دەکەن هاوڕێن ئەو زانیاریانەی لای من هەیە هەوڵ دەدەن لە پشتەوە سەڵاح هێورکردنەوە لۆبی دروست دەکەن خەڵک دەنێرن لەولا لە ئەولە بەو شێوە دەیانەوێت کەیسەکەی ساردکەنەوە نەستە دادگا بۆیە کە دوای ئەوەی لە 30 جانیوەری شکایەت کرا 2 هەفتە مۆڵەت هەبوو نەچوون هیچیان نەکرد هەر هەوڵی وەسیلەیەکەیاندا ڕێچکە قانونیەکان نەگرت بۆیە دوێنێ بە فەرمی دووبارە مەحکەمە ئەوزارەی پێشتر محامیەکانی شکایەت کرد ئەوانە شکایەتیان لێکردینە کردیان بەڵام ئەو جارە دادگا بەخۆی تەحزیری ئەوەی کردیان هەموو ئەوانەی ناوی تێدا هەیە نسخەیەک لە ئەوە ئاگادارکردنەوە شکایەتکردنەکە درایتە تریفە عەزیز نوێنەری حکوومەتی هەرێم لە واشنگتن کە دەبی ئەوانە لە ماوەی 3 هەفتەیکەدا ئامادە بن یان پارێزەرەکانیان هاوڕێیان ئەو دووشتە زۆر لێک زیاد بکرێتەوە و یعنی ئەوە نییە ئەمر قەبز و مەسرور و مەسعود و ئەوانە دەربچی یەکسەر زاری یەکەمیش ئەکرێت محامی لە جیاتیان بچی بەڵام ئەگەر بەخۆیان نەچن محامی نەچی بێگومان بە بێوان بڕیار دەدەچی یعنی وێنەکە زۆر ڕوونە یەک لە ماوەی ئەو 3 هەفتەیە ئەگەر کەسیان نەچن غیابی محکەمەکە دەستە پێش ئەوە لە هەموو دادگاکان هەیە لە هەموو دادگاکە لە کوردستانی شوێت تو شکایەت بکەی کابرا نەستە پێش ماتەڵە دەگرێت بەس لە ئەمریکا یەکەم جارە بە یەکەم جار محامیەکانیان لە بۆیان هەیە جاری یەکەم هەموو ئەوانەی ناویان هەیە نەستنە دادگاش محامیەکانیان بچین بەس لۆ جاری یۆم دەبی هەموو ئامادە بن ئەو زانیارانە لای من هەیە دەبی هەموو ئامادە بن ئەو خاڵە گرنگە بزانن بۆیە لەمای ئەو 3 هەفتەدا چ بە خۆیان چ پارێزەرەکانیان دەبی ئامادەی دادگا بن و ئەمە لێرە داوا یعنی ئەگەر ئەوان فشیان پێدێ مەچوونە دادگا باشە ئەگەر فشە بەو دادگایە دێ بفەرمون مەچون وەکو جارئەی ئەوەی کرد لەو 3 هەفتەی کەس مەنێرن نە محامی بنێرن نە بە خۆتان بڕۆن ئەگەر ناترس ئەگەر فشەتان بۆ شکایەتی دێ مەچون باشە من تحەداتان دەکەم ئەگەر ئەو جارەی نەچون بزانە غیابی دەست بە محکەمە دەکرێیان نە و بزان چەند جددیە یعنی نازانم ڕەنگیان دەکچا دەوروبەریان بە هەڵەتیان بابەوە دادگای ئەمریکایە ترامپی بان کردیە دەیان مەسئولی گەورەی خۆی دایدە دادگا کەیسەکە ئەو کەیسی شنیارخان نییە یعنی بە جددی ئەوە کەیسەشکەیە دە 12 محامی هەیە 25 کەیس تێدا لەو کەیسانە دەیان بەڵگە هەیە ئەوی تر کاچ خۆمی ئێستا یەک پەرەگرافی و شکایەت کرا و یەک محامی هەبوو غەڵەتە چکرا گوتیان مەسرور بارزانی لێرە ناش ئەوە ئەدرێسی ماڵیان دەرهینایە کاچی من 12 محامی دەیان کەسایەتی دیاراتە پشت ئەو کەیسە ئیگەمە نییە بە جددی مەوچی ئەو کەسی چالاکوان شنیار ئەنوەر نییە جدایە زۆر یعنی خەڵکانێک هاتینە پشتی وڵاتی ئەمریکایان بەڕێوە بردیە لە قۆناغی ترامپ و ئەوانە چەندین بەرپرسی ئەمنی ئیداری تێدایە کە بەشێکی بڵاوتەوە دوو خاڵی یەکەم لە ماوەی ئەو 3 هەفتەدا دەبی هەموو ئەوانەی لە کوردستانن ئەگەر بە خۆشیان ئامادە نابن دەبی پارێزەرەکی بگرن ئامادە بی دوو هەموو دەیان 12 کەسیان ناویان لە ئەمریکا هەیە
ماڵیان لە ئەمریکا دەژی جنسیان هەیە گرین کارتی ببورن گرین کارتیان هەیە ئەگەر نەچنە دادگا پۆلیس بە کەلەپچە کراوی دەیانهێنی لە ماوەی ئەو 3 هەفتەدا 3 هەفتەیە هاوڕێیان ئەگەر نەچنە دادگا پۆلیس بە کەلەپچە کراوی ئەوانەی جنسیان هەیە ئەوانەی ئیقامەیان هەیە کەلەپچەیان دەکەوت دەیانباتن دەست بە سەریشیان دەکات 12 ئەمە نازانم بەڕاست چێ بەس ئەو زانیارە لای من هەیە 12 جنسیەی ئەمریکی ئیقامەی ئەمریکیان هەیە لە ئەمریکا دەشین ئەوانە دەبی ئامادە بن ئەوجا خاڵەکە ئەوەیە یعنی ئەوە نییە ئەمە قەبسی دەرچێشتان دادگا دەرنەچووە بڕیار دەرنەچووە تا ئەوە دەکرێتن بەڵام ئەو دادگایە زۆر گەورەیە بۆ زانیاریتان یەک دادوەر نییە بڕیار بدا قەیسەکە حەوتیان 9 دادوەرە بڕیار دەدەن یعنی بە ئەکسەریەت دەدرێت ئەوە نییە یەک دادوەرە بچن بیکڕن بگیرێ واستە بکرێ 7 بۆ 9 لە دادگایەکی هەرە بەناو بانگە وەکو وتم ڕەنگی خەڵکی مەدای مساعد بە نێگەتیڤ ئەمریش نازانم چی لێ دەرەچی بەڕاستی پرۆسەیەکی نوێیە خەباتێکی مەدەنی وەکو مەسعود بارزانی و ماڵی بارزانی نارێن کەس لە یاسا گەورەتر نییە ئەوە شوایە بەکە خودی یاسایە و دادگایە خۆ هەمومان منتەهین دادگای ئەمریکا و ئەوروپای عەدالەتترە لە هەموو دادگاکانی ئەوروپای و ئەوانش پارەی خەیاڵیان هەیە دەتوانن دەیان مەحامی بگرن و گرتشیان ئەوە لەوەی چالاکوان شنیاری دەم حامی هەرە گران بەهایان گرت بکەیەکە چەند یەکێک لە ئەکتەر هەرە بەناو بانگەکانی ئەمریکای بووی هۆلیوود بوو نازم ناوەکەی دوو بە نازم چێ بوو ئەوە فلیمەکی خۆشیە لەگەر ئەنجلیا جۆلی بەهەرحاڵ ئەوە شتشکەیە ئەگەر بە فشە تێدەگەن بفەرمونون کەستان مەچوونە دادگا فشەی پێکەن بزانم چی بەسەرتان بە جددیمە بەوانەی ناوە ئەمریکاش هاوڕێیان وەکو گوتم ئەوە پرۆسەیەکی دادگاییە یاساییە خەباتێکی مەدەنی و جەماوەریشە وەکو هەموو ئەوە دادگاکانی تر بەڵام جددیە ئەوە جددیە و گەورەشە بە بچووک سەیری مەکەن من نازانم نەچەی چ دەبی بەڕاستی خەڵکی بەدای مساعد بەداخەوە نێگەتیڤ بڕوانی بەس دەکرێت زۆر پۆزتیڤیش بی زۆر ئەو شتانەی من بزانم شتی زۆر خەتەر هەیە و قورسە لێ دەربچن هاوڕێیان مەسەلەن ڕووبار سندی کابرایەکە زۆر هاریکاری ماڵی بارزانی دەکات ئەو وازم ساختەکاری کردیە ملیاردێرە بڕوا بکەن زۆربەی ملک و ماڵی شەریکاتە گەورەکانی ئەمریکی لە هەولێری ئەو ڕووبار سندیە وێنەی لەگە دەیان سەر و کۆمارەکان و تەمویلی انتخاباتی دیموکراتەکان دەکات ملیاردێرە جنسی هەیە تحداد دەکەم ڕووبار سندی هەموو ملیارەکانت ڕووبار سندی هەموو ملیار دۆلارەکانت هەموو علاقاتە نێو دەوڵەت ئەو لەگە سەر و کۆمارەکان تێ ئەگەر مەچۆدا بکە باشە مەچۆدا بکە باشە ئەوە خاڵێک لە خاڵەکان ئەو 3 هەفتەیەک لاکەرەوە دەبی من دڵنیام دەچن نەچن و خۆیان زەرر دەکەن پرۆسەیەکە ئەمە چاودێری دەکەن هەمومان پرۆسەیەکی نوێیە و هاوڕێیان نەمردین چۆن سەددامان لە دادگا دیت ئەوە دیتان پەڕی فەرمی ئاگاداری مەسرور بارزانی کرایە کە بە خۆدیان پارێزەرەکان دەبی ئامادەی دادگا بن ئەوەشمان دیت ینی هەر ئەوان خەڵکیان گرتیا هەر ئەوان خەڵکیان بانگێشتی دادگا کردیا نەکەرەوە هەموو بەرپرس 50 ناون هاوڕێیان 50 وە دەبتە سەدانیشت کەش بڕوان پێ بکە من قسە ناکەم ئەوەی ئەم بزانم ئەو ژمارەیە زۆر گەورە دەبی هەر لە باڵی مەسرور ڕناوەستی لە ئیدکەش دەچن هاوڕێنێ خاڵیتکە دەمێ بڵێم یەک خاڵیتکە بەرهەم ساڵ من هەفتەیەک لەمەوبەر هەر لێرە هەیە قاتەچ قاوەییم لەبەرە کەشخەیە جوانە باسم کرد کە بەرهەم ساڵە ماڵی بارزانی پێشتر ئامادە نەبوون استقبالی بکەن بڕاوکە ئەو مەسعود بارزانیە تا ئەو بەرهەمە ملپا بێ حورمەت و بێ شەخسیەتە بەراعەت نامەی لەبۆ نەنووسی بەراعەت کە هەڵە بووە لە ملانەیەکردن لە پۆست سەر و کۆماری یەکەم زاری مەسعود بارزانی ئامادە نەبوو استقبالی بکە
دیشتان نازمە چ مناسبەیەک بوو هات بەرهەم یەک دنیا بە شانۆباڵی مەسعودی داگۆت سەر و کۆمار بوو مەسعودی هیچ نەبوو هیچ پلەی نەبوو ئەوەندە بێ شەخسیەتە ئێستا لەگەری ئاش بووینەوە لەبەر وەزعیان خراپە پەنا لە هەمووان دەبن لە زۆر ڕێگەیان دیتە بردیە لە دوبەیش مەسعود بارزانی خەریکی ئەو کەیسەیە بۆ زانیاری زەختی خەلیج بکاتە سەر سیاسەی ئەمریکی یەکێک لە بەندەکانە نەکەمی بڵێم یعنی بە وجدانە منەوەکو ڕۆژنامە نووسک دەی بە ئەمانەتەوە شت نەقڵکەم نەک ڕکلامەکی چەواشەیان لە بۆ هاژوش هاوڕێیان ئەوە پرۆسەیەکە ڕەنگی سەر بگری کە بە من سەر دەگری ڕەنگی نەجاعەتیش نێنی بەس نەجاعەتیش نێنێ ئەو وانەیە درا بە پارتی کە تو لە دەرەوەی یاسانی ئەوە ڕاددەکێشن ئەوە شکایەت لێ دەکرێت ئەوە ئێوە فیرعەونین هەموو ئەو مەسئولانەی ئەو شەرق ئەوسەط لە دەرەوەی یاسانی یەکێک لەو ڕێگانە بەرهەم ساڵە یعنی کەوتم بەرهەم ساڵە پێشترەوە بوو ئەو ماوەی لەگەری ئاش بووینەوە بڕیارە باسم کرد لە لایڤەکەی تر پێویست ناکە دووبارەکەمەوە کە بەرهەم بێت بەهۆی ئەو پێگەی لە ببوون لە ئەمریکا کۆن هەیبووە لە علاقاتی نێودەوڵەتی وە سەر و کۆماری بێ هەڵایان لە بۆ بکە کەیسەکەی بخا سڵحیان لۆ بکە زەختی سیاسەی ئەمریکی بکە کە بە من تەسیری ناکە بە من بەرهەمیشی چی پێ ناکرێت دەشبین یعنی بەرهەم وەکو دەڵاڵەکی ماڵی مەسعود بارزانی ئێستا هاتیە خاڵی هەرە سەرەکی لەو کەیسە ئەو عیلاقاتانەی هەیە بەکاری بینیتن لە پێناوی ئەو کەیسەی ڕابگری یان سڵحیان نەگە بکە یان نازانم بەس بەرهەم لە درێژەی شەرمەزاریەکانی خۆی زیاتر هیچ کەیلۆ نامێنێتەوە بڕوان پێ بکەن دەشبینن خاست یعنی ئەوە پرۆس لە ئەمریکا وەکوتم ترامپان کرا بە قوربان دەیان وەزیر و بەرپرسدات کە ئەمە لە ئەوروپایە یعنی وە لە ئیسرائیل دایە چەند سەرۆک وەزیرانێک لە ژۆرێنیان ئەوجە لۆرەی ئەمریکا و ئەوروپایە کە تا حەدێک دادگایەکە سەر بەخۆترە و خەڵکی بەهێزیە کاک خۆ قادر نادر نییە شکایەتی کردیە خەڵکانێک شکایەت کردیە ڕقەمیەکە چاوی من ڕقەمیەکە سەرپەرشتیکەی سەکە دەکا ڕاوێژکاری 5 سەر و کۆمار بووە کەسانی پاڵابەرزی ئەمنی CIA لەگەدایە 12 محامی لەگەدایە کۆمەڵێک خەڵکی باڵاتری تێدایە قسە ناکەم هەندێک شتەیە بەو زانیاریە ئەگە ڕۆژنامە نووسیش بی بەرەم ساڵ یان ناردێت دەڵاڵیان نەبوو کە شەرمەزاریە بەرەم شەرمە چییە پۆست سەر و کۆمار لە ئەو جارەیدا بێت بیدەنەوە بۆ زانیاریدان پۆست سەر و کۆمار ئەو جارەیدا بێت بیدەنەوە بالمقابل ئەو لۆبی لۆماڵی بارزانی کە وە لە کوڕەکانی تاڵەوانی دوور بکەیتەوە بە هیوان پاڤێل ڕۆژێک ئەوە سەری گەرم بێ بیوێت شێخوادێرینی تر من نازانم کەسی شێخوادێرینی چۆنە بەڕاستی بەوردی ئەوە مێرگەپانی شتەخت بکات واڵا پاڤێلە سەری گەرم بگری دوو ئەوەی زیاتر بخواتن چییە ینی بەرهەم پێت داوێ بڕوا بکە پاڤێل موامەرە لێ دەکە ئەو زانیارانەی ئێمە هیچمان ئەوە شم لە بەوە نییە نوێگە ماڵی بارزانی هاوڕێیان مەسعود نێچیر مەسعود استقبالی کردیە لە ژیانی هەرسێک استقبالیان نەکردیە لەبەرەوەی ڕەوشیان خراپە دەست لە بۆ هەموو شتێک دەبن سەیری لێدوانەکانی نێچیر بکە سەیری لێدوانی مەسعود بارزانی بکەن لە دوبەی هەڕەشەی ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی دەکە کاچ خۆم تەجروبەکتان هەبوو پێم 7 ساڵ لەمەوبەر کە وەزعتان سەدقاتی ئێستا باشتر بوو تووشی شکستێک بوو چ باس لەو کارتە دەکەی ڕیسکەشکە بە خەڵکی کوردستان دەکەن یان نێچیر کە هەستی پێ بکرێ ڕەنگی نێچیریش بستە ئەمریکای ڕەنگبی پاکەرەوەی ماڵی خەزووریتی یعنی ئەوە ئیشتی دەڵاڵی لە بۆیان بکە هاوڕێیان بەرحاڵ ئەو زانیاریانە هەبوو ویستم پێتان بگێنم ئەوە بڕیاری گرتن نییە تا ئاگادارکردنەوەیە بەڵام خەتوویەکی زۆر کەورەیە هاوڕێیان یعنی ئەوان بە فشقیات وەرەگرن دادگا ڕێچکەی خۆی وەردەگری لەو 3 هەفتەی ئەوەی فشەی پێدێ نەکرد ئەوان هاوڕێیان بۆ زانن یەک دەیان کەسی تێدایە پێیان گوتینە ئەنگۆ هەفتان نەبی بڕوا بکە دوو کەسیان هەبوو ئیشی خێر هەبوو لەو مابینەی ئەم پێم گوتن کاکە لە خۆتان پەیوەندی بکەن بە قورئان سزا دەدرێن ئەوە نییە نەوێران جوابیش بدەنەوە 1 مەیل بگوتم 1 مەیل بنێرن
شتەکێلۆتان دێت بە منیان گوت بەسەرچاو دوانم لێ دەناسی نەوێران جوابیش دەنەوە یعنی ئەوە نییە بڵێ بە هەندێک لەوانە بۆ هیچ نێوەشی کەسەکەی تر قەپات دەکرێن نا قەپات ناکرێت دەشبینن و هەر کەسە سزای خۆی وەردەگری هەر کەسە سزای خۆی وەردەگری بەڵام یەکیان ناوێرن بەبێ مەسرور بارزانی هەموو ئەوانەی ناویان تێدا هیچ تدەخل لەو کەیسە بکەن لەم ژیانیوان لە خەتەرە ها ژیانیوانیش لە خەتەرە بڕیاری گرتن دەرچی لە هەموو شوێنێک دەرچیەوە دادگای ئەمریکایە کاچی من دادگای ئەمریکایە دادگایش تا ڕادەیەکی زۆر سەربەخۆیە ئەزە ئەو ڕۆژەشەیە بەهەرحاڵ با بزانین ئەو 3 هەفتەش چیرێ دەرەچی ئەوان هەر بە فشقیات وەردەگرنیان ئەوتر لە پشتپەردە شت دەکەن دایانەوێ ئاپشامدن هیچ نییە بەڵام من پێم وایە ئەو کەیسەکە بە ئاگاهێنانەوەی گەلە گەورەی ماڵی خانەوادەی مەسعود بارزانی دەبی و ڕەنگی ئەوەی تەخەیولیان نەکردبی ڕوودات و ڕایمیش کەیسەکە من نازانم بەس ئەوەم دەی ئەو ڕۆژەی هێچکو هیچ شتێک بە جەنجی زیانی یەکەمەکان بە شەڕەکان هەمووی ئەگەری چارەسەر و بەرز و نزمی هەیە قرار دەگۆڕێ یعنی خطەی ئەمریکا لە منتیقەی مەسەلەن لە ڕەبی بەهاری عەرەبی دای نابوو لە ڕوخانی سەدام و دوای تاالە هەمووی تێک و پێک چوو بەس ئەوە پرۆسەیەکی دادگاییە وا بە بەسیتی قەپات نابی من و ئێوەش لە ئەوەی تر و ئەگەم خانەوادەی بارزانی پارتیەکان فشیان پێدێ مەرد بن مەڕوونەدا بکەن باشە مەڕن فشەتان پێ بێ مەچوونەدا بکەن کاتە چی خۆش